مامۆستا ماوەی 2 ساڵە ڕەوتی سەلەفیەکان بەتایبەت ئەوەی کە بە مەدخەلیەکان یاخود ئەوە ناسراون لە کوردستان لە گەشە سندندان و تەنانەت ڕێبەرەکانیان کۆمەڵک مزگەوتی زۆریان لەدەستە لە کوردستان و گەشە دەکەن ڕۆژ بە ڕۆژ. هۆکاری ئەو گەشەکردنە چییە؟ بە قەنەعەتی جەنابەت وە پێت وایە ئایا ئەوە لە بەرامبەر پاشەکشەی ئیسلامیەکانە لە ساحەی کوردستان؟ یەکەم دوو فەراغ هەبوو لە کوردستانە، یەکی عەقایدی یەکی فقهی. فەراغە عەقایدیەکە ئیخوان دروستی کردبوو کە ئەوەندە تەرکیزی لەسەر فکری سیاسی کرد، فکری سیاسی تر هیچ اهتیمامێکی بە مەسەلەی عەقیدە و ئەرکانی ئیمان و حدودی کوفر و ئیمان و وەلا و بەڕا و ئەم مەسائل عەقیدانە نەدا. مەدخەلی هات ئەم بۆشایی پڕ کردەوە بە دید و تێڕوانی عەقایدی وهابیەکان با بڵێنی سەلەفی. دووهەم 50-60 ساڵە مەلای کورد کتێبێکی فقهی دانەناوە. نە ئەشعەرین نە شافعی مەذهبن، بەڵێ هەردوو ئینتیماکیان هەیە. هەر مەلایەکی کورد بگری هەم ئەشعەریە هەم شافعی مەذهبە، بەڵام وەکو بەرهەم هیچ شتێکیان نەکرد. لەبەرەوە ساحەکە فەراغێکی تێکەوت ئەمجارە جگە لە عەقایدێکە بۆ فقهیەکە. سەلەفیەکان کە هاتن لە مزگەوتەکانیانە ئەو کتێبە فقهیانیان خوێندەوە کە ساڵح بن فەوزان یا بن عەثێمین یا ئەوانە نووسیویانە یان سەدیق حەسەن خان یا ئەوەی لەگەڵ ڕەوتی سەلەفیەکانە دێتەوە. لەبەرەوە بە کتێبە فقهیەکان شوێنی فتح القەریب و کفایەت الأخیار و تحفە ئیبن حەجەریان گرتەوە. ئەنجا زۆریشان جوهد نەویست سەلەفیەکان، چونکە بەرزانی بە وەلی ئەمرەزان و پێیان وایە ئەمانە هەموو ئینسانی مسلمان و چاکن و ئێمە نابێت لە هیچ حکوومەتی هەڵگەڕین و یعنی تەسەور کە ڕئیسی مەدخەلیەکان لە لیبیا هەتا ئەو کاتێ قەزافیش کەوتە ژێرپێ، ئەو کاتە ئەو ڕیشی تاشی وتی قەزافی ڕاکەم لە دەست قەزافی، یعنی تا ئەو زمانی قەزافیش گیرە ئەنجا ئەم ڕیشی تاشی ویستی ڕاکە گرتیان وەرە بە قوربان تۆش هەر هاوسەنگەری قەزافیت. ئەنجا ئەمانە کەوتنە سەر ئالمە و سالمەیەک بە مەدخەلیەکان ئیسلامە سیاسیەکەیان کوتا. بۆەوەی یەکگرت و کۆمەڵ و زوتنەوەی ئیسلامی نەتوانن سەوتێک لە 15 کورسی زۆرتر بێنن. مەدخەلیەکانیشان خێرا کرد بە دوو بەشەوە، بە تەبیعەتی پارتی خۆی وایە. پارتی حیزبی کۆمۆنیستی کردووە بە دوو، یەکێتی کردووە بە دوو، ئیسلامی زوتنەوەی ئیسلامی کردووە بە دوو، مەدخەلیەکانیشی کردووە بە دوو. یعنی سا ئەگەر خەتی عەبدولەتیف تەئیدی یەکێتی بکەنوانی چەمچەماڵەوانی کەلار و کفری و سلێمانی وانە، لەم لاوە پارتی خەتەکەی خۆی مسەوگەر کردووە. لەم لاوە سیروان لەشقەر و جەماعەتێکی تر مەدخەلی پارتی. لەبەرەوە ئەنجا ئەوان ڕێگا دران بۆەوەی بێنە سەرە کە گەشتن ئەو سەقفە ئەو بەزمیان بۆ دکتۆر عەبدولەتیف دروست کردو کە مەسەلەی وافرەت.